مێژووی دروستبوونی مەدرسە و خانەقای بیارێ شەریفە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی کە ئەکاتە ساڵی 1370 کۆچی هجری لەسەر دەستی شێخ عومەر ضیاءالدین دروست کراوە. دروستکردنەکەشی بە ئەمری پێغەمبەر بۆ درود و خات لەسەر بێ لەو کاتێک کە سەفەرێکە کا لەگەڵ مامۆی و باوچیە بۆ نەجەف و کەربەلا لەوێ خەوێک ئەبینێ و وەکو ئەمرێک کە ئەمری پێ ئەکرێ کە ئەلبەتە مەدرسەی دروست بکرێ و خزمەتی زانستی ئاینی تیا بکرێ. ئەویش لەو کاتەوە کە ئەکاتە 131 ساڵ پێش ئێستا بەتە دەسەکە بە دروستکردنی و لەخوا بەزیاد بێ دروستی یەکا و یەکەمین مامۆستای دەبەرەکە کە شافعی زمانی خۆی بووە. ئەلبەتە مامۆستا مەلا عەبدولقادری گەورەیە کە ئێستا مەرقەدی مبارەکی لێرەیە ئەیکا بە مدەرسی ئێرە و فاتیمەی کچی خۆشی لێ مارە ئەبڕێ. لەعەلە بۆ چتی مەحاڵە بەڵام ئەم بۆ چتی ممکن و مەحاڵ لەومانەکردنی شەیکە لەبەر هەبوونی شتەشی قوربان لەبەر هەبوونی پێغەمبەر هەلەکەکە لاچە قوربان. مەدرسە و خانەقای بیارە سێ علمی سەرەکی تیا خوێندراوە. یەکیان علمی زانستی شەرعی ئاینیە، یەکیشیان علمی عیرفانیە، یەکیشیان علمی طبیە، طب و لەعشاب بووە. هیچ ژەمێک ئێمە میوانمان نەبێ بەدایبەتی ڕۆژانی جمعە کە کەمتر لە 100 تا 200 میوانێتیانی ئەمە بەلای کەمەوەیە خزمەت ئەکرێ و ئەڕۆن بەبێ مقابل. زۆربەی مامۆستاکانی هەچوا پارچەی کوردستان و بە باشوور و ناوەڕاستی عێراقیشەوە مامۆستاکان قەرزاری خانەقان بۆ ئەوان ئەگەر لێرەشیان نیان خوێن بێ لەمان لای مامۆستا خوێندوێتی کە لێرە خوێندوێتی. ئێمە لێرە شیعاری میانەڕەوی تەربیەخەکەین لێرە. بیری تونندڕەوی لەم خانەقایە لە 131 ساڵەوە پێش ئێستا جێگەی نەبووەتەوە تا ئێستا. لا يكلف الله نفسا إلا وسعها لها فوجدك ضالا فهدى واعف عنا واغفر لنا. ئەو فەقیانە کە ڕۆمانتیەکەن مەرجی وەرگرتنی ئێمە مەرجەکانی ئەوەیە کە شەشی سەرەتایی تەواو کردبێ. مدينة خوشة ئێمە زۆر جار و تومانی سار کاتێک کە برسیە بێ خواردنەکە خوا لەوانەیە ماعیدەی پێتێر بێ و هەندێک بۆ ماوەیەکی کاتی ئاسوودە بێ. بەڵام ئەم زیکر و تەلیلەیە خواردنی ڕۆح، خواردنی دەروونە، ئەم خواردنی عەقڵە، ئەم خواردنی شعوریشە. لە سەردەمی شا عەلادین و دەرەجەی عالی بڕۆحم بە قوربانی بێت تەسبیتی کردووە بەیانیان دوای نوێژ مەغریبیش دوای نوێژ.